بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە داهاتووی گرجەکانی ئێران و ئەمریکا دەکەین قسە لەسەرەوە دەکەین بۆچیەوە ئۆپراسیۆنە ڕاگیرە کە ئەمریکا ماوەی لە ماوەی 13 ڕۆژی ڕابردوو جارێکی ئاگر بەستی پێشێل کرد و هێرشی کردەوە سەر ئێران بۆچی بە فەرمانی دۆناڵد ترامپ ڕاگیران هۆکارەکانی چین و قسە لەسەرەوە دەکەین حوسیەکان ڕۆڵیان چیە ئایا دەتوانن لە قۆناغی داهاتوو بابولمەندەب دابخەن یاخود ئەو گرژەی کە لە نێوان سعودیە و حوسیەکان ڕوویدا ئایا کۆتایی پێهاتوە یاخود بەرەو گرژی زیاتر دەڕوا و قسە لەسەرەوە دەکەین بۆچی ئەمریکا زۆرتر بردومانەکانی لە گەروی هورموز لە ناوچەکانی باشووری ئێران چرکرێتەوە و ئێرانیش لە بەرامبەردا هێرشەکانی بۆ سەر ئەردەن چرکرێتەوە کارەکەی چی ئەردەن بە پلە یەکەم دوایی کوێیت دوایی بەحرێن و هەندێک وڵاتی تر و داهاتووی سەرسە داهاتووی گەروی هورموزیش دەکەین لە قۆناغی داهاتوودا و گەروە چی بەسەردێ و چۆن بەرەوە دەبرێ لەلایەن ئێران و عومانەوە ئەم پرسان لەگەڵ بەڕێز هەتوان عومەر لێکۆڵەر لە ئاسایشی نێودوڵەتی قسەی لەسەر دەکەین کاکەتوان بەخێر بە سوپاسی ئەمەدەبوون دەکەین بەنای خوای گەورە سپاستانەکەم خۆشحاڵم جارێکی سپاس دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێکەین مەمنونی بەخێر بێت بۆچی هێرشەکان دەستیان پێ کردەوە ماوە ئەگەر بەستە بووە 13 ڕۆژ تقریبا 14 ڕۆژ بوو ئەمریکا هێرشەکانی دەست پێ کردەوە دوێنێ دۆناڵد ترامپ بە فەرمانیەوە باز دەکەین میدیاکان ئەمریکا کە دەڵێن دووبارە هێرشەکانیان ڕاگرتوێتەوە پێوەستە بەچی بۆ دەستیان پێ کردەوە بۆ ڕاگیرانەوە چی بەدەستات لە ماوەی ئەو 13 ڕۆژە چی ڕووی داوە سپاس دەکەم ئێمە لە کاتی شەڕی 30 ڕۆژە زۆر باسی بنەمای هێرشەکانمان کرد لە لای ئەمریکا ئەوە هۆکارانی کەوا لە ئەمریکاکەن هێرش بکە و ئەوانەی وای لەکەن کە ئەمریکا ڕابگرن لە هێرشکردن تەنانەت ئێمە پێش جەنگەکەش باسی ئەومان کرده بوو دوو فاکتەر پێکەوە دەست بنە دەستی یەکتری ئەمریکا ئەتوانێت هێرش بکە بە بێگەڕانەوە بۆ کۆنگرێز و بەبێ گوێگرتن لە ڕای هاوپەیمان و دۆستەکانی چ لە وڵاتانی کەندا بێت چ لە ئەوروپاش بێ ئەمە کات باسمان لە دووشت کرد بۆ ئێستاش دەبێ و ئێستاش ئەمە زیاتر مەبەستمانە ئەو چوارچەوە تیۆری و فکریە تێبگەین کە ئەمریکا لە چکۆ ناغێکا هێرش دەکا و لە چوار ڕاوی دەگرێەوە لە کوێ پەنا دەباتە بەردانوستان لە کاتی جەنگەکانیشا ئێمە چەمچێک هەبوو لە چەند شوێنێک کە باسمان کرد کە ناوماننا وتار دەرمانی ئەوە بوو کاتێک کە بازاڕەکانی وزە ئەکرانەوانێ ڕاستەوخۆ لە یەکشەمان کە بازاڕەکانی وزە ئەکرانەوانێ ڕاستەوخۆ دۆناڵد ترامپ لە ئەفونکە لە دووشەمان دەستی ئەکرد بە وتارێکی نەرم و هادئ و لەسەرخۆ و کە ئێمە لەگەڵ ئێرانە ڕەنگە ئێمە وایەتوڵایە پێکەوە گەروی هورموز بەڕێوەبەرین بەرەو پێشچوونی باشووریاوە لە دانوستان لە دیپلۆماسیەت دەمشتانە کە بازاڕەکانی وزەدا ئەخرا ڕاستەوخۆ هێرش و گەڕی گەورەی بردومانی سەربازی و ئاسمانی موشەکێ کردە سەیرە هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕایەوانەیە مەسلەی ئابوووریەکە بە نسبەتی دۆناڵد ترامپ زۆر گرنگە چەند جارێکەش باسمان کرد ئێسش یەک تۆز حەزەکەی لەسەری ئەوەستین لەسەرم خاڵم ئەم دوو بنەمایە هۆکاری سەرچین ئەمریکا هەر کاتێ بزانێت توانای کۆنتڕۆلکردنی ئەم دوو بنەمایی هەیە هێرشەکە بە بێگەڕانەوە بۆ کۆنگرێسیش بە بێگەڕانەوە بۆ بنەمای یەکەم ئابووریە بنەمای دووەم یعنی ئەمە دوو بنەمای گشتیمانەیە یەکەمیان بەهای جانی واتە بەهای جانی سەرباز ئەمریکەکان واتە ئەمریکا دڵنیا بێتەوە لەوەی کە توانای کۆنتڕۆلکردنی بەهای قوربانی و لێکەوتە سەربازیەکانی هەیە بە نسبەتی سەربازەکانی خۆیەوانێ بۆ دەستپێکردنەوەی جەنگ تەسەووری ئەمریکەکان لەمایان زۆر دقیق بوو پێیان وا بووە کە توانای کۆنتڕۆلکردنی ئەو بەهاجانیان هەیە کە ئەکرێتە سەر سەرباز ئەمریکەکان ئێمە بینیمان بە درێژایی ئەم جەنگە تا ئێستا کە نزیک بە 150 ڕۆژێک نزیک بە 5 مانگێک تێپەڕیوە باز لە نزیک 18 بۆ 19 سەربازی ئەمریکی تابی سەربازی ئەمریکیەکە بە فەرمی ئەم ڕێژەیە ڕەنگە شتێک زیاتر شتێک کەمترێ بەڵام ئەوەی کە بە شێوازێکی فەرمی بڵاو کراوەتەوانێ ئەم ڕێژەیە کەواتە تەسەووری دۆناڵد ترامپ بۆ تەسەووری ئیداری پنتاگۆن بۆ دەستپێکردنی جەنگ تەسەوورێکی صحیح و دروست بووەوە فعلا لێرە پێکاویانە کە توانیوێتی کۆنتڕۆڵی بەهای قوربانیەکان بکاتەوە بە نسبەتی سپای ئەمریکا وەلا بە درێژایی ئەم جەنگەوە لەم گەڕەشەکە دەستی پێکرێتەوە بینیمانە بەهای گیانبەختکردن یا ئەوەی کە پێوتێ کوژراوی سەربازی ئەمریکی کەم کۆنتڕۆل کراو و بە شێوازی لە شێوازەکان ئەو محاسباتی کە پنتاگۆن کردبووی محاسباتێکی دروست و لە چوارچێوەیەکی قانونیە بەڵام ئەوەی کە لە کۆنتڕۆل دەرچووە و دۆناڵد ترامپ توانای کۆنتڕۆلکردنی نییە بە ئابوووریەکانی ئەم جەنگە بوو بە ئابوووریەکانی ئەم جەنگە بوو چونکە دۆناڵد ترامپ لەبەر کۆمەڵێک هۆکار کە لە پێشترەوە گرتبووە بەر پێی وا بوو کە ئێرانیەکان توانای داخستنی گەروی هورموزیان نییە ئەمە یەکەم دووەمیان توانای بەناوچەیکردنی جەنگەکەیان نییە جەنگەکە تەسعید یانە ئەوەی کە پێوتێ فراوانکردنی ئاستی جەنگ قۆناغێک بۆ سەرەوە کە وڵاتانی چوار دەوروبەریش بگرێتەوە نیانە و هێرش بۆ سەر پاڵاوگە و بنکە و
بارەگاکانی ئەمریکیەکان لەم ناوچەیان یانە هۆکارەکەی چی بوو کە ئەمریکیەکان ئەم قەنەعەتیان بۆ دروست ببوو طبعا ئەم پرۆسەیە لە چەند ساڵی ڕابردووە دەستی پێکردووە لە هێرش بۆ سەر کۆنسۆڵخانەی ئێران لە سووریا کوشتنی سید ڕەزی و هێرش بۆ سەر کۆنسۆڵخانە دوایی لە قۆناغی سووریا قۆناغاتە پێشتر حیزبوڵا دەستی پێکرد لەوێ کوشتنی ئیسماعیل هەنیە و هێرش بۆ سەر تاران هێرش بۆ جەنگی 12 ڕۆژە و لە کوشتنی قاسمی سلێمانی ئێمە هەموو لە هەموو کاردانەوەکانی ئەم هێرشانە بینیمان ئێرانەکان کاردانەوەکانیان نەوعەنما مەحدود کۆنتڕۆڵکراوە بەرتەسک بوو بۆ وەگەوەی کە باس دەکرێت کە لە عین الئەسەدیان ناوە لە ڕێ عادل عەبدولمەهدیەوانەیە عێراقیەکانیان ئاگادار کردوتەوانە کە هێرشەکە نەسەر عین الئەسەد بەڵێ بۆ کوشتنی قاسم سلێمانی لە شەڕی 12 ڕۆژەدا کە هێرشیان کردە سەر عودەید ئێرانیەکان ڕایانگاندبوو کە ئێمە هێرشەکەی نەسەر عودەید و ڕاستەوخۆ دوای هێرشەکەشتیان ئێمە هێرشمان تەواو بوو لە ئالەمەوە ئەمریکا و بە تایبەتی ئیدارەی پنتاگۆن و مێزەشی کە لەناو پنتاگۆنە تایبەتە بە مێزی ئێران ئەو قەنەعەتیان لا دروست بووە کە ئێرانیەکان توانای هەڵکشاندنی جەنگیانیە بەڵکو بە هەموو شێوازێ لە شێوازەکان خۆیان لا ئەدەن لە گەشەسەندر و فراوانکردنی جەنگەکە بۆیە محاسەباتێکیان بۆ دروست بوو کە ئەم جەنگە بە هیچ جۆرە بواری ئابووری ناگرێتەوە و ئەوە فراوان ناکرێت کە بۆ جۆرە نرخی سوتەمەنی و گەروی هورمز و ئەمەکە هۆکارەکەشی چی بۆ کۆی باسمان کرد ئەم ڕەوەندە لە ڕابردووە کە تا ئەمڕۆ هاتبوو ئێرانیەکان لە هەموو کاتێکا خۆیان بواردبوو لە فراوانکردنی جەنگ لە بەناوچەییکردنی جەنگ لە هێرشێکی بەفراوان بۆ وڵاتانی ناوچەکە بۆ سەر وڵاتانی عەرەبیەکانی کەنداو بۆ ئەو قەنەعەتیان لا دروست بوو بەڵام ئالێرە نەیان پێکا هۆکاری نەپێکانەکەشیان چی بوو ئەمریکیەکان استراتیژێکیانەیە کە پێوتێ بویلت فڕۆکس سیندرۆم یعنی استراتیژی کوڵاندنی بۆق یعنی ئەوان تەبعی ئەمریکیەکان لە ڕووی استراتیژی سیاسی دوورمەوداوە هەمیشە ناوی ڕووداوە سروشتی و کۆمەڵاتیەکان وەرەگرنەوە لە چوارچەوەی ئەمە استراتیژی سەربازی هەواڵگری دوورمەودا داڕێژن ئەوان پێیان وایە ئەڵێن کاتێک بێت و بۆقێک بخیتە ناو ئاوێکی گەرم قوڵاوە ڕاستەخۆ خۆی هەڵایەتە دەرەوە بەڵام ئەگەر بێت و بۆقێک بخرێتە ناو ئاوێکی شلەتێنەوە بە نەرمی بە هێواشی بە لەسەرخۆی منجڵەکەی بۆ گەرم بکرێ وردە بۆقەش لەگەڵ یاوقڵێ هەمان قەنەعەتیان هەبوو خۆشیان باسییان کردووە و بەشێکی زۆری استراتیژیەکانیان لە پنتاگۆن و لەوانەی کە چاوپێکەوتنیش دەکەن ڕۆژانە دیتە دەروانەی باسیەوەکە لە ئێمە بیستمانە ئەم استراتیژە لە گەرانەکان جێبجێ بەڵام ئەوان بەوەی کە کردویانە هەتاوە کوێسە بە هەموو جۆرە مێزەکەیان قڵب کردوەوە ئەوان وتویان بێمەیانوتوە ئەگەر قرار بێ منجەڵێک گەرم بکرێ بۆ ئێمە کە بە تەنهایی ئێمە تا بکوڵێنڕین و کە لێ بنڕین و بخورین کە لێرە مەخسەی فراوانترە مەخسەی لە دابشکردن و داگیرکردن و دەست بە سەراگرتن و بردینە و تەکەیەتی ئەوە دڵنیا بە ئێمە بە تەنیاوەمان لێ نادێ بەڵکو هەموو ناوچەکەوای لێ کەواتە ئەم سیاسەتە تا ڕادێکی گەورە شکستیە ناوە جا ئەمە ئەم دوو فاکتەرە بووە کە ئەمریکیەکان لە یەکێکیانە کە پێیان وا بە توانای محاسبەکردنیان هەیە لە ڕووی بەهای جانی سەربازیەوانەیە بەڵام بەنسبەتی بەها ئابوووریەکە و توانای محاسبەکردنیانەوە بۆی ئەو ڕیاکشنانەی کە ئێران لە ڕابردووە دایاوتی دوو هەمینیان ئەمریکیەکان دوو قەنەعەتیکیان هەبوو لێرەش هەردووشی دروست بوو بەڵام لەبەرەوەی چینیەکان نەچوونەتە ژێرباری بۆیە مێزەکە هەڵگەڕاوەتەوە بەسەر ئەمریکا یەکەمیان ئەگەر ڕێکەوتنامەیەکی ئاشتی و نزیکبوونەوەیەک لە بینی تاران و سعودیا ڕوویا زیاتر چینیەکان ڕۆڵیان تیاجێڕا و چینەکان لێکیان نزیکردنەوە لە سەردەمی شەمخانی شاکرا کە سەرۆکی ئەنجومەنی یاسای شینەتەوەی پێشوو ئەمریکا خۆی ئەم ڕۆڵەی دا بە سعودیە کە چینیەکان بێنە ناو پرۆسەی نزیکردنەوەی نەوت و ئاسایشی وزە لە کەنداو بۆ ئەوەی داهاتووی کەندا و داهاتووی وڵاتانی عەرەبی مسۆگەر بێ ئەم دۆخی کە ئەمڕۆ ڕووی داوە ڕوونەدا بەڵام ئەوە بوو بەشێک لە استراتیژی سەگەورە ئەمریکیەکان ناویانە ماچی مەرگ ئەم نزیک بوونەوەیەکە ماچێکە ئێرانیەکان لەگەڵ سعودیەکان ئەیکەن بەڵام بە مەرجی خۆیان کۆتایی پێ چونکە دەستی خۆیان قارسەکە لە منتیقەکەیە کە توانای ئەویان نییە هێرشکەنە سەر بنکە و بارەگا ئەمریکیەکان بەڵام بینیمان لەوەشانیان پێکا بوو ئەمریکیەکان ڕاستە ئەم نزیک بوونەوەی ڕوویدا بەڵام ئەوان لە سایە پێنجی پشکی کۆمپانی ئارامکۆیان بە چینیەکان فرۆشتە بوو هەرچەندە چینەکان داوای زیاتریان دەکرد بەڵام بۆ هێرشەکان هێرشی کردوتە سەر هەموو پاڵاوگەکانیش تا ڕادێکی زۆر فوجەیرە و بەشێکی زۆرەوانی کوێتی هێرشی کراوەتە سەر لێرە بەرژەوەندی چینەکان نەخوێنراوە چونکە ئێرانەکان پێیان وایە ئەم قۆناغە لێرە قۆناغی ئەوەیە چینەکانی ڕاستەوخۆ بێنە ناو هاوسەنگی بێنە ناوینەکەەوە ناتوانن چیدی لەمەوەدا بە قۆناغێکی ڕاوەستاوی بمێنەوە لە دوورەوە تەماشا بکەن بۆیە هاوکێشەکان هەمووی تێکچوون بە دەردیکەینەڵێ تێکەڵاوی و ئاڵۆسکاوێکی سیر لە نێو ئەم هاوکێشە سەربازی استراتیژی جیۆپۆلیتیکیانە ڕوویداوە ڕەنگە خوێندنەوە لێی بە شێوازێکی ئاسانە بێ ئەگەر بێت و دانە بەدانە ئەنەلایز و شیکردنەوەی وردی بۆ نەکرێ هەرێکێکیان لە چوارچەوەی پازڵ و لە چوارچەوەی نەخشەیەشی گەورەیە ڕۆڵ و پێگە متغەیرات و گۆڕاوەکانی تەماشانەکرێت ناتوانین لێی تێبگەیت بەشێک لەو هۆکاری ئەو پێشبینیانەی کە لە ناو میدیای ئێمەیە بەداخەوە بەشێکی زۆری ئەکرێ ئەمە جۆرێکە لە شیکردنەوە نیە ئەمە جۆرێکە لە فالگرتنەوە جۆرێکە لە قەتعیەت و ڕەهایی لە کاتێکا شیکەرەوەی باشە و کەسە نییە کە بە ڕەهایی قسەکە قسە لەسەر ئەو ئەکا کەچی ڕوویەدا لە کاتێکا ئێمە سیاسەت عالەمی
ناجێگیریە لەبەری پەیوەندی بە ئینسانەوە هەیە و بەتایبەتی ئەم جەنگە لە یەک کارێکتەر و دوو کارێکتەر تای بەشدارین هەموو دەوڵەتەکان هەموو بەرەکان بە شێوازێکی جیاواز بەش سوودیان هەیە و دڕدۆنجیشیان هەیە لە داهاتوی خۆیان ناچی ڕوەدا بۆیە ئەو جۆرە لە ڕەهایی قسەکردن لەسەر داهاتوو لێکەوتەکانی ئەم جەنگە بەشێکی مع الاحتراماتم لە جەهلەوە دێ لە نەزانینەوە دێ و لەو فاکتەرە گەورە مێژووی سیاسی بۆعدە کۆمەڵایەتیانەوە دێ کە لە پشتی ئەم جەنگەوە بۆیە شێوە ڕەهایی قسەی لەسەرەکەی باش بەس حوسەکانی ژەمجار بین حوسەکان و سعودیە ماوەیەک بوو لە 2022 تا ڕادەیەک بڵین ئاشتێکە بوو بۆ ئەم جارە سعودیە حوسەکانی بردمان کرد حوسەکان بەندەریان بۆ ئەو بڵێن کەشتی هەندێک کەشتی نەوتی سعودیان بە ئامانج کرد وێستا باز لەوە دەکرێت کە نەوتی سعودی لە بەندەری یان بۆ لەسەر ئەو بەندەرانەی بڵین سەردەریای سووری ناوەڕاست لە 4 ملیۆن و 800 هەزاراتەوە بۆ 2 ملیۆن و 800 هەزار کەمی کردووە ئەوەش لێکەوتەی زیاتر چوونە پێشی جەنگە چییە؟ بەڵێ ئەمە پێشتری باسی بابەتی کەمان کرد باسی کارتی گەڕووی بابلمەندەبمان کرد کارتی بابلمەندەب کارتی جەنگە کاتی گوشار و قەیران و ئەوە نیە بۆیە لە زۆربەی قۆناغەکانە کە گوشارێکی سیاسی دیبلۆماسی هەبووە هەرگیز کارتی بابلمەندەب بەکار نهاتووە لە ساڵی 2007 کە حوسەکان هێرشیان کردە سەر سعودی ئەوە کارەکەیەوە بوو کە سعودیەکان هاوپەیمانێکی گەورەی چڕوپڕیان لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیمارات ڕاگەیان بوو چەند ساڵ بوو لەژێر ناوی گەردەلوولی بیابان و ئەمانە هێرشیانە کردە سەر حوسەکان بۆیە ئەوان پێیان وابوو کە ئەبێت ڕەتعێک دروست ببێ کە چیدی لە مۆدا هێرش نەکرێتە سەر حوسەکان کە کردیان بەڵام ئێستا کۆمەڵشتی کە گۆڕاوە ئێمە باسی چیمان کرد بەرنامەی پێشووتر باسی مەسلەی پەیمانی ئیبراهیمی و سڵحی مەسلەی ئیمارات و بەحرین و کوێت کە تا ڕادێکی زۆر پەیوەندەکان ئاسایی کردۆ لەگەڵ ئیسرائیلە سعودیەکان دڕدۆنجی و قەلەقیەکی یانەیە کە ئەیانەیە بێنە ناو پەیمانەکەەوە بەڵام ئاسان نییە بۆ هاتنە ناو پەیمانەکە بۆ سعودیەکان بڵێ ئاسان نەبوو قسەی کرد بوو توی ڕێکەوتنی نامەی ئەتۆمی ئاشتیان لەگەڵ مۆردەکان سعودی بێتە ناو ڕێکەوتنی ئیبراهیم بەڵێ بێتە ناو ڕێکەوتنی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکات ڕاست بەڵێ ئەو گرژەی حوسەکان و سعودی پەیوەندی بۆەوەیە بەڵێ ئەمە یەکێکە لە فاکتەرەکان فاکتەری دووەم ئەوەیە کاتێک کە جەنگ لە کەناراوەکانی کەندا و لە ئێران لە ناو دوورگەکانە بە ئاراستەیەشی ئەوەیە ڕۆی سیانزە بۆ نزیک بە 13 بۆ 14 ڕۆژ درێژەی کێشا خەریب و بە جۆرێک لە جۆرەکان شەڕ ڕۆشتە ئاستێکی ژێرخانی ئێرانیەکانیش هەستیان بەوە کرد کە پێویستیان بە جۆرێک لە هەڵکشانی جۆری جەنگەکەی لە تەسعیدی حرب هەیە تاوەکو جۆرێک لە بەربەست دروست بێت جەنگەکە لەوە زیاتر سەر نەکێش تەبعاً ئێمە دوو جۆر تەسعیدمان هەیە تەسعیدێکمان هەیە یان هەڵکشانێکی جۆری جەنگیمان هەیە کەیتر جەنگ لە کۆنتترۆل دەرەچێ هەموو وڵاتان دێنە ناو جەنگەکەەوە ئەوەی کاڵێ ئەبێ بە هەرکەس بۆ خۆی هەرکەسە و شەڕەکە هەموو دەوڵەتەکان بەرژەوەندەکان و کاتە گروپە جیاوازە ئاراستە فکرەکانەکە تێک هەڵپژێن وەکو جەنگی دووەمی جیهانی وەکو جەنگەکانی کە ئێرانیەکان کە تەماشایان کرد هەڵکشانی ئاستی جەنگ کە بە ئاراستەیەکی مەترسیدارە ئەڕوا پێویستیان بە جۆرێک لە تەسعید بوو کە بێ بربەست عفوکە ئەم تەسعیدەی کە هاتنی حوسیەکان بۆ نێو جەنگەکە و ڕاستەوخۆ هێرشکردنە سەر جیزان و هێرشکردنە سەر بەندەری یەن بۆکە بەندەرێکی بەدیلە بەشێکە لە دروستکردنی بربەست بۆ جەنگەکە بۆیە ڕاستەوخۆ ئێمە بینی لە دوای هێرشی حوسیەکان دووبارە بابەتی گەڕی دانوستانیانی ئەوەی کە ئەو بازنە داخراوی کە پێوترێت جەنگ دانوستان مدەتێک بێدەنگی جەنگ دانوستان مدەتێک بێدەنگی دووبارە بازنەکە دەسیکەوتەوە بە سۆری خۆی نێرشەکان بووێ بەڵێ ئەمە دووە بیان سێمینیان بەرزبوونەوەی نرخینەوە وەکو باسمان کرد بەرزبوونەوەی نرخینەوە بەڵێ دووبارە بەرز بۆتەوانی ئێمە باسمان کرد کە ئەمریکەکان تەنها گرفتێکیان لەگەڵ مەسلەی گەروی هورمزا کە یانەوێ ئەم شەڕە لە ئێران مەسلە لە گەروی هورمزا بتوان کۆنتترۆلی گەروەکە بکەن لەبەر مەسلە ئابوووریەکەیە چونکە تۆ ئەومان بیر نەچی ئەمریکەکان بە دووری دەیان 1000 کیلومتر لە دووری سنوورەکانی خۆیان شەڕەکەن و هیچ دەوڵەتێکی شەڕی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمریکایان نییە و هەر دەوڵەتێک لەم ناوچەیەکە جەنگ لەگەڵ ئەمریکایەکە جەنگ لەگەڵ هەژمونی ئەمریکایەکان لە ناوچەکەیە جەنگێکی ڕاستەوخۆ نییە بۆیە ئەگەر بێت و ئەو کارتای کە بەدەست ئێرانیەکانەوەیە کە کارتێکی ئابووری جیهانیە ئەتوانێت گوشارەکە نەقل کاتەوە بخاتەوە ناو بازاری سیاسی ئەمریکا بخاتەوە ناو ئابووری ئەمریکاوە گوشارێکی ڕاستەوخۆ لەسەر جادەی ئەمریکی دروستکار لی بسەنرێتەوانێ ئەو کاتە ئێرانە چێتە ناو بازنێکی داخراوە ڕەنگەم ئەم جەنگە ئەگەر بێت و تێچوو بەهاکەی چەندێکیش سەر بکێشێ و کاتە کۆنتترۆل کراوە بێت چووکە و کاتە وڵاتانی خلیجی ئامادەن تێچووکەی بگرنە ئەستۆ و ئەمریکا بۆ خۆی هیچ گرفتێکی نییە و ئەم قەیرانە تحول ناکە لێرەوە بگوازرێتەوە بۆ ئەمریکا ئێمە بینیمان کاتی خۆی لە شەڕی 30 ڕۆژەیە کە ئەمریکەکان هاتن
جەنگیان دەست پێ کرد لە دوای ماوەیە جەنگەکە خەریب بۆ گوازرایەوە بۆ ناو بازارەکانی نیویۆرک و شارە گەورەکانی ئەمریکا خۆپیشاندان دەستی پێ کرد ڕخنە و ناڕزایەتیەکان هەوڵی ئیستیجواب لێپرسینەوە لە دۆناڵد ترامپ دەستی پێکردەوە کۆمەڵەیەنی کە چونکە دۆخی ناوخۆی ئەمریکا لەم جەنگانەیە زۆر گرنگە هۆکاری ئەوەی کەوای لە ئەمریکیەکان کردبوو کە ئەم گوشارە گەورەی لەسەر ئیدارەی دۆناڵد ترامپ دروست ببێ هۆکارەکەی بۆ ناوخۆی ئەمریکا ئاگەڕێتەوە نەک بۆ دەرەوەی ئەمریکا بۆیە ئەوەی کە ئەمریکیەکان لە ڕابردووەوە ئێستاش ئەیانەوێ بۆ لەسەرنەوەی کارتی هورمز کە باسمان کرد کە کارتی دوو چوارەمە بەدەست ئێرانیەکانەوەیشە کە لە کارتە بەهێزەکان وەکو ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی رووسیا ژووتی کاریگەرێکی لە بۆمبی ئەتۆم زیاترە بۆ واگرێتەوە ئەمریکیەکان ئەیانەوێ شەڕێکی سەربازی ئابووری ژێرخانی لەگەڵ ئێرانە بکەنەوەتە ئەمریکا بە نیسبەتی خۆیەوە کە جەنگ لەگەڵ ئێراناکە شەڕەکە بۆ ئێران ئابووری سەربازی ژێرخانی هەموو فاکتەرەکان بێ باشە بەڵام بە نیسبەتی ئەمریکاوە تەنها شەڕی سەربازی بێ و بە پێچەوانەشەوە ڕاستە بەڵام ئەوەی کە کراوە ئێرانیەکان لە ئێستا کە شەڕەکە تا ڕادەیەکی جۆرێک لە جۆرەکان باڵانسێکی پێوە دیارە ڕاستە ئەمریکا شەڕەکە لە هەموو سێکتەرەکان لەگەڵ ئێراناکە بەڵام ئەو ئێرانیش بەهۆی کۆنتترۆلکردنی بابلمەندە بە شازێکی ناڕاستەوخۆەوە بە دەستگرتنی گەڕووی هورمز شەڕێکی سەربازی لەگەڵ هەژمونی ئەمریکا لەو ناوچەیە لەو بنکە و بارەگا سەربازیانی کە لە ناوچەکەی بڵاوی کرۆتەوە ئەیکا و شەڕێکی ئابووری گیانی ئەکا چۆن کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سیستمی ئابووری نەدەوڵەتی لەسەر بازار لەسەر ئاسایشی وزە چونکە ئەمە بیرمان نەچێ ئەمریکا خۆی بە حاکمی مطلقی دابینکردنی ئابووری ئازاد و ڕێڕەوی بازرگانی و گواستنەوەی وزە ئازانی و ئێستا ئەوەی کە لە کۆڵۆرە نێودەوڵەتیەکانەوەی لە ڕووی استراتیژیوانی قسەی وینیان هەیە باز دەچیەکەم بۆ ئەڵێ هەژمونی ئەمریکای خسوتە ژێر پرسیارەوە ئەم جەنگە ئەوەیە چونکە هەژمون کاتێک ئەکەوێتە ژێر پرسیارەوە کە تێچووی جەنگ زیاتر لە دەستکەوتەکانی ئەمریکا لە هەژمون بوونی ئەوەی ئەمڕۆ ڕووی داوە ڕێک بزەبەت ئەم دۆخەیە کە بەسەر ئەمریکا هاتووە ئەمریکا هاتووە بۆ کۆتایی هێنان بە دەوڵەتێک لە کاتێکە نەتوانیوەتی کۆتایی بە دەوڵەتەکە بێنێ نەتوانیوەتی دۆستەکانی لە ناوچەکە بپارێزێ باش بەس سعودیەکان ئێستا بۆی بڵین دەریای سوورەوە خۆیان ڕزگار کردوە لە هورموز یاخۆ حوسیەکان دەتوانەوەیان لێ تێک بدەن ئەوە چۆنە و آخر خۆی ئەمە یەکێک لە عینەکانی ئەمە بووە لە سینۆ ڕۆژەشە باسمان کرد وتمان استراتیژی سەربازی ئێران لەسەر کۆمەڵی بنەما بنیانراوە لەسەر فاکتەر بنیانراوە من بۆ زۆر باسی مەسلەی تیۆریکەکەم بۆی ئێمە کۆمەڵێک کلیلیمان دەست بکەوێت بۆ تێگەشتن لەم جەنگانە ئەم جەنگانە بۆ شێوە ئاسان و سانایە نییە کە ئەوە ینی ئێمە خۆم ڕاهاتوین یەکێک لەو خاصیەتانی کە ڕەنگە هەمومان هەمانە ینی ئەمە خاصیتێکی گشتیە بە سادەیی و بە سانایی سیرکردنی شتەکانە بەڵام لە ئەسڵا ئەم جەنگانەوانی بە تایبەتی ئەم جەنگە چونکە بەرژەوەندی هەموو وڵاتە لێزەکانیشی تێدایە ئەمە پێشتریش باسمان کرد ئێران لەسەر چەند استراتیژێکی سەربازی جەنگەکە یەکێکیان استراتیژی پلیکانەییە بە شێوازێکی پلیکانەیی ئاستی ململانێ و جەنگەکەی لەگەڵ وڵاتانە ئاباتە سەروانێ یەکێک لە هۆکارانەی کە ئێرانیەکان ڕاستەوخۆ نایانەوێت لەگەڵ سعودیەکانە جەنگەکانیان ڕاستەوخۆ بەرنە ئاستێکی مەترسیدارەوانێ بۆ ئەو پەیمانی هاوکاری ئابووریە سەربازی ئەگەڕێتەوە کە سعودیە لەگەڵ پاکستانیەکانە هەیەی بۆیە لێرە وەزیفەی حوسیەکان دێتە ناو هەر جۆرێک لە جۆرەکان ئێرانیەکان ئیستفزازی سعودیان کرد ئەو فڕۆکانە کە ڕۆشتنەوە ویستیان لە فڕۆکەخانەی سەنعابنی شنەوانەوە ئەوان بردومانیان کرد بۆ پەلکێشاندنی حوسیەکان بوو بۆ ناو جەنگەکە چونکە ئەگەر بێت و ئێران بە شێوازێکی ڕاستەوخۆ بچێتە جەنگەکەەوە ئەو هاوپەیمانیە سەربازیەی کە سعودیە و پاکستان هەیانە فعال ئەبێ ئەچێتە قۆناغێکی جیاوازەوە بەڵام ئێمە بیرمان نەچێت سعودی و چوونی و فڕۆکە لە ئێران و بەڵێمان وەکو تەکتیکێکی سەربازی دەبینی بەڵێ نەک وەکو ڕەوانەکەی ڕاوێژ هەموو بەعدەکانی بوو سعودیە بردومانیان بکە هەموو بەعدە و هەموو لێکەوتەکانی تیا بووە جەنگ لە یەک گۆشە و لە یەک دید و لە یەک زاویەوە تەماشا ناکرێ ئێرانەکان پێیان وا بووە ئەبێ ئاستێک زیاتر جەنگە بەرنەسەرەوە بۆی بتوانن بربەز بکرێ ئەم جەنگە بۆ بردنەسەرەوەی ئاستێک زیاتری جەنگەکە باشترین کارتی بابلمەندەوە و هێنانە ناوەی حوسیەکانە چونکە بەبێ ئێرانیش حوسیەکانیش دووبارە ڕوبەڕووی هەڕەشە و جەنگ ئەبنەوە چکە بیرمانەچێ مانگی یەکەمی هاتنی دۆناڵد ترامپ بۆ ئیدارەکەی ئەوە بوو لە ڕێی هاوپەیمانێکی سەقۆڵیەوە هێرشی کردە سەر حوسیەکان لە دوای تەواوبوونی 6 ڕۆژەکەەوە بوو هێرشەکانی کۆتایی پێناوتیمە سەرکەوتنی گەورەمان بەدەستێناوە بۆ حوسیەکانی شەزانن ئەگەر بێت و ئێران لەم قۆناغەیە لەوە زیاتر عەزل ببێ یان ڕوبڕی شکستێکی سەربازی بێتوانێت چارەنووسی حوسیەکانیش لەوە باشتر نابێت بۆیە لەم قۆناغەیە هاتنە ناوەیان تەکتیکێکی پلیکانەیە ینی لە وەختێکی دروستدا داخڵەوە حوسیەکان دەتوان مەترسی وەکو ئەوی ئارامکۆ ڕابرد و ڕوویدا بۆ ئەو بەندەرانەی سعودیە بۆ هەناردەینە و لەسەر دەریای سوور دەتوان مەترسی گەورە بن حوسیەکان چۆن ناتوان ئێمە
هێرشەکان کە کراوەتە سەر ئارامکۆ لە جیزان لەسەر بەندەریان بۆ لەش لە هەموو شوێنانە کراوە ئەنج ئەمەیەک بابەتی کەمان بیر نەچێت دوازر حوسیەکان هێزێکی دامپێنراوی نێودەوڵەتی نین لە سیاقی دەوڵەتانی ئەم دەوڵەتە کە لە بەر یەکتری هەڵوەشاوەتەوانێ بەدەیان مەسەلەن پارێزگای تەعز و کۆمەڵێ پارێزگا بەدەست بۆ نمونە بەدەست حوسیەکانەوێ کۆمەڵێ پارێزگای کە بەدەست ئەو دەوڵەتە یەمەنیەوەیە کە پاڵپشتی وڵاتانی ئیمارات و سعودی هەیە یعنی لە حاڵەتی دەوڵەتێکی نۆرمالستەی دەرچووە لەبەرەوە مەسەلەن ئەم دەوڵەتانە نە باوەڕ پێکراوە نەنوێنرایەتیانەیە لە ناو کۆمەلگەی نێودەوڵەتیە یعنی هەڵگرتنی تێچووی بەرپرسیارەتی حوسیەکان سفرە بۆیە حوسیەکان زۆر بە ئاسانیەتوان هێرشکەن وە کردوشیانە ئەمە یەکەم دوو هەمینیان بەنسبەتی ئەو چەکانەی کە هەیەە ئێمە یەک قاعدەیەک هەیە بەنسبەتی ئەوانەوە ئێران بۆ دۆستە استراتیژەکانی خۆی هەموو تەکنۆلۆژیایەکی عسکەریەدا دۆستی استراتیژی وەکو حیزبوڵڵا وەکو حوسیەکان وەکو مثلەن گروپە شیعەکان لە عێراقا بۆ ئێمە بینیمانە و چەکانە جەمالی 1 و 2 3 کۆمەڵێ چەکی استراتیژیەیە کە ئێستا گروپە چەکدارەکان لە عێراقایانە داوێتی بەڵام ئێمە ئەگەر بێت و بەراوردێکی بکەین بە حەماس ئەبینین ئەو چەکە زۆر استراتیژیایی نییە بە حەماس چووکە ڕێکەوتنی ئێران لەگەڵ حەماسە ڕێکەوتنێکی تاکتیکیە ڕاستە لە بوعدی درێژمەودایە زۆرێک لە استراتیژیەک لە بینی ئەم دوو دەوڵەتەیە هەیە بەڵام خودی خۆی هێزەکە ناتوانێت بێ بە هێزێکی استراتیژی ئەوەی کە بۆ حیزبوڵڵای کردووە فەرقی هەیە لەگەڵەوە بۆیە ئەوەی حوسیەکان هەیەە لە ڕووی چەکی بالستیک بە هەموو جۆرەکانیانەوە درۆن بە هەموو جۆرەکانیانەوە هەیەە سازی جەنگیان هەیە لە ناوخۆی یەمن حوسیەکان پێویستی بەونی ئێران چەکیان بۆ بگوازمەوە ئەمە یەکەم سازی جەنگیان بۆ گوازراوەتەوە بەڵێ بە دڵنیاییوانێ جەخۆوان عەرزی مانۆڕی هەموو چەکەکانی خۆیان کردووە بەس پێشتر ئێمە لە کاتی جەنگکەش بەرنامەمان کرد گەروی بابلمەندە بەڕێز و بابلمەندە کارتی جەنگە بۆ هەتا قۆناغی ئێستاش حوسیەکان دەستیان بۆ نەبردووە ڕاستەوە دەریای سوور بڵێن کەشتی سعودیان بردمان کرد ئەویش وەزامێک دوو کەشتی بوو ئێستا تا ڕادەیە وزەم نەماوە بەس بوو دەستیان بۆ نەبرد یعنی جارێ ئەو ماوێتی هەمانش باسمان کرد کەم استراتیژی پلیکانە بە پلیکانە چووکە جەنگ جاری وایە کە تۆ زۆر ئەیبیتە سەرەوانەی دوانەی هێنانە خوارەوەی جەنگ ئاسان نییە ڕەنگە جەنگ لە کۆنتترۆل دەربچێ ئەم دەوڵەتانە هەمویان بە شێوازێک لە شێوازەکان ئەوروپا بێتە ناوە یان بەشێک لە هاوپەیمانی ئەم وڵاتە خلیجانە بێتە ناوە ئێمە بیرمانەچێ پاکستان ڕێکەوتنامەیەکی ئاسایشی بەرگری لەگەڵ بەشێک لە وڵاتە عەرەبیەکانە هەیە ئێستا لەگەڵ ئەردەنا دەستی کردو بە دانوستان بۆ ئێرانەکان لەم دیدگایە توانایەکی سەیریان هەیە بۆ فعالکردنی ئەو درزە ئەمنی ئاسایشی بیرکردنەوەی کە لە نێوان دەوڵەتە خلیجەکانە خۆی هەیەی بۆ نمونە بەنسبەتی سعودیەوە ئێرانەکان ڕاستەوە خۆیان ناچنە ناو ئەوەی کە بێت و لە ئارامکۆ باچووکان بە پرسیارەتی لێدان لە ئارامکۆ سەخترە هەم دووەمیان پیشەسازی نەوت و پاڵاوتن و پیشەسازی کۆی دامەزراوەی نەوتی و مەشعاتی نەوتی ئێرانە خاتە بەر ئەوەی کە ئەکرێ گروپە چەکدارەکان لێ بدەن یعنی یەکێک لەم وڵاتە کەنداویانە لێ بدەن سێمینیان ڕەنگە شەڕی ژێرخان کە دەست پێ بکات لە بەرژەوەندی ئێران خۆی نەبێ بۆیە لێرە لەم زاویەوە کە تەماشا کراوە ئەوەیە گروپێکی چەکدار کە بە پرسیارەتی نیە لەنێو کۆمەلگای نێودەوڵەتیانیە و دووەمیشان لێرە دڵڕاگرتنێکی پاکستانیشی تایە چونکە پاکستان ڕۆڵی نێوەنگیرە ئەژێڕێەوە ئەکرێ بەم ڕۆڵە نێوەن ڕاستە کە دۆزراوەوە حوسیەکان بەشداریان کردووە پاکستان بەو شێوازە فعال نەبێت چونکە ئەگەر بێت و ئێران لی بە ئەو کاتە ئێمە بینیمان محەممەد بن سلمان لە ڕۆڵی پاکستانەکان ناڕازیە و پاکستان قەرزاری سعودیە داوای قەرزەکانی لێ کردوەوە گوشاری لێکە کە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ تا هەیە ئێستا گوشارمان لەسەرە بۆ نایتە ناو ڕێکەوتنەکە دیارە پاکستانەکانی ژەمایان بە ئێرانەکان تۆ بۆی ئێران خۆی ئەمە ناکە لە ڕێ حوسیەکانەوە کردوێتی ئەمە یەکێکەوە کارەکان باشە وەزوەکو ئەم جارە بڵین زۆرترین هێرشی ئەمریکا بۆ سەر گەروی هورموز بوو لە بەرامبەریشە ئێران ئەگەرەوەمان بۆڕون کە بۆچی زۆرترین هێرشەکانی بۆ سەر ئەردەن بوو بە پرەی یەکەم پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیل و یاخود بنکەکانی ئەمریکا و بۆ سەر کوێت ئەم دووڵاتە زیاتر بوو لەگەڵ بەحرێنە لەگەڵ بەحرێن ئەم جاری ئیماراتی لێ دەرکرد بوو کەمتر بوو ئەم جارە ئیمارات کەمتر بوو باشە بۆ کارەکەی چییە جارێ ئەدەنمان بۆ ڕوونکەوەوانەی تریش ئەم جارە ئەگەر دیقەت بێ ینی تقریبا ئەم سێ دەوڵەتە هەڵبژێردرابوون کوێت ئەردن لەگەڵ بەحرێن تەوان هەمووی پاساوی خۆی هەیە و پاساوەکان نەک بڵێ معقولە بۆ ئەوەی جەنگ ڕووبە نا یعنی گەل لە دیدێکی استراتیژی سەربازی و تەماشاکەی پاساوەکان معقول و عەقلانەتێکی گەورە بەخەرزراوە بۆ منە بەنسبەتی کوێتەوە باش بەنسبەتی کوێتەوانێ یەکەم کوێت نزیکێکی سنووری سەیری لەگەڵ ئێرانە هەیە لە گەروی خارکەوە نزیکە سێ بنکەی گەورەی ئەمریکیەکانی تایە عەریفجان عەلی سالم پریمۆرد ئەمە ئەوە
و ئەمریکا بەو دیدگایی کە هاتووە ئەوێ کەناراوەکان داگیر بکات چکەسە کارتی گەروی هورمز بۆ بە گرنگترین کارتی جەنگەکەەوە گەر بیوێ داگیری کابێ کەناراوەکان یان دوورگەکان یان گەر ئەمانە بگرێ نزیکترین دەوڵەت کە ئەتوانێت لێەوە هێرش بکە کوێتە ئەمە یەکەم دوو هەمینیان کوێت لە دوورگەی بوو بیان کە دوورگەیەکی نزیکە لە خارکەوانێ دوورگەیەکی ئێرانی کوێتە دوورگەی بوو بیان لە خارکەوە نزیکە بۆ ئەو سێ بنکەی کە باسمان کرد 300 دوانیان 300 کیلومتر دانێکیان نزیک بە 160 کیلومتر لە ئێران نزیکە بۆیە نزیکترین هێرش کە بکرێت لە دەوڵەتێکی هاوپەیمانی ئەمریکیەوە بکرێتە سەر ئێران کوێتە ئەمە یەک دوو هەمینیان ئێران و کوێت کێشەی کێڵگەی نەوتی مشتەرەکیان هەیە لە کۆنەوە کێڵگەی نەوتی ئەوە گرفتی قوڵیان هەیە لە بوارە کوێتێکان بە هاوکاری ئەمریکا هاتوون لە کۆتایی سنوورەکانی خۆیانە زۆرترین چاڵی نەوتیان لێداوە و لەو حەق لە مشتەرەکاتانەیە زۆرترین ڕێژەی هەڵگرتنەوەی نەوتیان هەیە ئێران هەمان مشکلەی لە مەسلەی گازی سروشتی لە پارسی جنوبی لە زەفەی غەربی لەگەڵ قەتەریەکانی هەیە بەڵام ئەمە جارێ بەنسبەتی کوێتەوە بۆ کوێ دەڵبژێرەوە ئەمە دووەم سێمینیان کوێتێکان خاڵی لاوازی کارتێکەری زەقیان هەیە چکە کوێت بەحرێن قەتەر ئەو سێ دەوڵەتن لە کەنداوە کە لە 100 وابەستن بە کارگەی شیرینکردنی ئاو وانە ئەمە سێم چوارەمینیان بەس وێزگەی شیرینکردنی ئاویانی ئەم سێ دەوڵەتە لە خلیجە طبعا داتایەگە ئەگەر بە مەجموع خلیج وەربگری وڵاتانی خلیج لە 90 ئاوی شیرین لە وڵاتانی خلیجە لە ڕێگەی وێزگەی شیرینکردنی ئاوە بەرهەم ئەمە خاڵی لاوازە بەنسبەتی کوێت و بەحرێن و قەتەرەوانەی خاڵی لاوازی کارتێکەرە چووکە لە 100 پشتیان بۆ بەستووە باشە لەبەر ئەوە نزیکترین سیناریۆ بۆ ئێران کە هەم مەترسی لەسەر لەوێەوە هەم خاڵی لاوازی بەهێزی هەیە هەم وەلەژێر مەداری ئەو چەکە نزیک مەودایانەیە کە کوێتی هەیەت ئێمە بیرمان نەچێت بەشێک لەو یێرشانەی کە ئەکراوەتە سەر کەناراوەکانی باشووری ئێران لە ڕێگەی موشکی هایمارسەوە کراوە موشکی هایمارس موشکێکی مەودا کورتی بالستیکە نزیک بە 300 تا 400 بۆ 450 کیلومتر مەودا ئەبڕێ لە خاکی کوێتەوە هێرشەکرێ هۆکارەکەشی چ کوێ دەڵبژێراوە چونکە کوێت نزیکترین نقطەیە بۆ منشعاتی نەوت و تاقە و دوورگەکانی ئێران و بە تایبەتی ئەمریکیەکان کە نایانشارەتەوە داوای خارکەکەن داوای نەوتی ئێرانەکەن کوێت یعنی هاوسنوورە لەگەڵ پارێزگا نەوتەکان لەگەڵ خوزستان و لەگەڵ بوشێریشا بۆیە کوێت لێرە هەڵبژێردراوە وەکو هۆکار و پاساوی هەڵبژاردنەکەی وەکو هۆکاری لێدانەکەی یەکەم تۆ لەکوێ لەگەڵ چەند وڵاتێکی خلیجیا پێکەوە لێیان بدەی لەکوێ وڵاتێک هەڵ ببژێری هێڵە سوورەکانی ئاسایشی ئەو وڵاتە ببەزێنی تا شان وڵاتانی تری بدرێ بۆیە ئێران کە لەکوێتە هەم لە دامەزراوەکان ئەدا بەچڕی هەم لە وێزگەی شیرینکردنی ئاوەدا هەم لە پیشەسازی پاڵاوتن و لە کۆمەڵک دامەزراوی کاکەبوون لە کەمپی عریفجانی داوە کەمپی عریفجان کەمپی ئیستقرار و ئیسکانکردنی سەربازی ئەمریکا لە منتیقەی ئێمە باشە ئەڵێ من هیچ هێڵێکی سوورم نییە طبعاً تۆ ئەگەر بێت و ئەم بەزاندنی هێڵە سوورە لێ کاتە هاو ئاست لەگەڵ هەموو دەوڵەتەکانە بکرێ فەرقی هەیە هەم تێچوویەکی زیاتریە هەمەکرێت جۆرێک لە ئیتیحاد دروستکە لەناو ئەم دەوڵەتانەیە چووکە ئێمە جارێکەش باسمان کرد لەنێو وڵاتانی کەنداویشا ئاراستە فکریەکان و جۆری جەمسەربەندیە پرۆتۆکۆلە ئەمنی ئاسایشەکان بۆ داهاتوو خۆیان جیاوازی هەیە بۆی ئێران ئێوێ ئەم درز و جیاوازیانە فعال بکە بە جۆرێک لە جۆرەکان بۆیە لە چاوپێکەوتنەکەی عەباسی عراقچی وتی من سپاسی تورکیا ئەەکەم تورکەکان ڕاستەخۆ هاتوومەتە ناوانێ ڕێگریان کردووە دیبلۆماسیەتێکی کارا و چالاکیان بەکاری هێناوە بۆ ئەوەی کە بۆ منە لە مەرزی غەربی ئێمەوانێ هێرش نەکرێتە سەرمان مەقسەی لەم سنوورە ئێمە بۆ تاڕادێک هێرش نەکرێتە سەرمان ینی ئێران ئێوێ سوود لەم جیاوازی و دابەشبوون و درزانی نێوان وڵاتەکانی خۆی ببینێ هی پاکستان بە جۆرە سوود لێوەرەگرێت تورکیا بە جۆرە سوود لێوەرەگرێت ئیمارات سعودیا لە هەر قۆناغێکیشا ئەکرێت تەلاعوبی یاریەکەی بگۆڕێ ئەردەنی کوێتی لەبەرم هۆکارانە هەڵبژاردووە و هەموو یاڵە سوورەکانیشی بەزانوە بۆیە کە کاتێک بەو جۆرە لە کوێ دەدا هەم سعودیەکان هاتنە پێشەوەیشانەیە هەم قەتەریش بە جۆرێکی کاتر پێشەوە داوای دانوستانەکە تاڕادێک لەوەیە سەرکەوتوو بوو ئەمە بەنسبەتی کوێتەوە بەڵێ زیانی زۆریان بکرد ئەمە بەنسبەتی کوێتەوە دوو خاڵێکە ماوە لەسەر کوێت خۆی ئەم بابەتە ئەگەر بەس بێت و ئەم وڵاتانە هەڵبژێرین بۆ لێ ئەدرێن هۆکارێکی چ ڕەنگە چەند بەرنامەیەکی بووێ سەمن نێشتم لەسەر کوێت پەڕان وێسە بیرم کەوتوانێ یەک دوو خاڵێکە هەیە لەسەر کوێت یەکەم دانیشتوانی کوێت شیعەن ئەم ئیختلافە مەزەبیە کە لەم زەمانەیە تا ڕادێکی زۆر قوڵ بۆتەوانێ ئەو بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی غەزە جۆرێک لە تۆغبوونەوە لە بینی دەسەڵاتی حاکمە هەیە
کە لە بلۆکی ڕۆژئاواییە مامەڵاکە و ئەمە ئەکرێ بقۆزرێتەوانێ لە کاتی ئەم لێدانانەیە بە جۆرێک لە جۆرەکان بکرێت لە کۆنتترۆل دەربچێت لە ڕێی خۆپیشاندانی جەماوەری ڕاپەڕینیان جۆرێک لە هەوڵی کودەتا ئەمە یەکەم دوو هەمینیان ئەگەر لە ئاستێکە ئاستی ملبلانەکە لە کۆنتترۆلێکی ناوچەیی دەربچێ عراقیەکان بەهۆی ئەو پاشخانە مێژوویە گەورەی کە هەیەە لە حقد و ڕقەبەرایەتی و لەو جەنگەیەک لە دوایەکانی کە لە بینی کوێتە هەیەە و کوشتنی ڕووداوی ماسیگرەکە و کۆمەڵی ڕووداویکە و کە کوێت ناڕازیە لە ئەوەی کە ئێران بەندەری قەسر و کۆمەڵ عێراق بەندەری قەسر و ئەوانە گەشە پێبا ئەکرێ گروپە حەشدیەکان لە عراقا داخلی کوێت ببن و ئەو ئێوێ ئاستی کوێت بە درگایەکی کراوەی ملبلانێ لە ئاستێکی باڵا بێتوانێت لەبەرەوەی کە هەم نزیکە لێوەی لەبەرەوەی کە ئەکرێ لایانی کەش داخل بێ ئەمە لەو زاویە ئەکرێ بۆ کوێت خوێندنەوە بکەیت بۆ بەحرێن بۆ لە بەحرێنەدا بە هەمان جۆر بەحرین هەم شیعەیە هەم کاتی خۆی بڵێ زۆر لە سای هەفتەی دانیشتوانەکەی شیعەیە کاتی خۆی پارێزگای سیانزەیەم بۆ لە ئێران لە ساڵی 1970 جا بۆتەوانێ ئەمیر عەباسی هۆیدا لە پەرلەمان بانگیان کرد مسائلەیان کرد لە پەرلەمانی ئێرانی لە سەردەمی محەممەد ڕەزا شا لێی تووڕەبووتێن چۆن بەشێک لە خاچی ئێرانت داوە بەدەستەوە تێمە کچێکمان هەبوو گەورە بوو یامان بەشوو یعنی ئەلەم ئوسلوبە ئێستاکە یەکەم لێدان لە کوێت لەم ئاستە لە بەحرێن لەم ئاستەیە ئەکرێ فعالکردنی گروپە ناڕازی و ناڕازیەکان بێ لە ناوخۆیان لە بەرەوەی دەسەڵاتی حاکیمە لەوێ سونە مەزهەبە و بەشێکی زۆرینەی خەڵکەکە شیعی ئەمە یەکەم دوو چالاکبوونی هەستی دژایەتیکردن بەرامبەر ڕۆژئاوا لەناو ئەم دەوڵەتانە بە تایبەتی بە دۆسیەی غەزە لە دوای ڕووداوەکانی ساڵی 2023 و مەسەلەی ئەو تاوانانەی کە لە غەوزە ڕوویا بڵێ لە 7 ئۆکتۆبر ئەمە دووەمینیان سێ هەمینیان بۆ تەغزیەکردن بۆ خۆراک پێدان بە هەستی ناسیۆنالیستی ئێرانی لە ناو خۆیان بڵێ ئەها ئێوە پشتیوانی سیستەمێکتانە کرد سەدەستی ئەمریکای گرتو ئێناوەتی شەڕەکە خەریکە وڵاتەکەمان پارچە ئەوانیان و ئێران ڕزگارەکەین بەڵام ئێمە بینیمان ئەوە هاتوون ئەو لە نەوتمانەوە لە خاکمانەوە لە ئەو گەروەمانەوێ لینزیگراهام لە ئێمە ڕابطەی عاتیفیمان هەیە لەگەڵ نەوتاها یعنی ماتوی خاکەکەتمانەوێ لە کاتێکە ئەمە چی هێناوێتی ئەمە ئەو ئۆپۆزیسیۆنە هێناوێتی کە لە دەرەوانێ سەر بە کوڕەکەی محەممەد ڕەزاشان محەممەد ڕەزاشا خۆی چێ بۆ ئەو کەسە بۆ کە بەحرێنی داوە ئێمە بۆ ئەوەی هەستە ناسیۆنالیستەکە بگاتە مستەوای چکە هەستی ئێرانچێتی لەناو ئێرانە بەرزە ینی ئەمە شتێکی نە ینی مەسەلەن هەموو وڵاتێک لە ڕووی ناسیۆنالیستەوانەیە اینێکی سینی سەیری هەیە بۆ مەسەلەی خاک و نیشتیمان و هەموو وڵاتی وایە بۆی بتوانێت تەغزی ئەو شعورە ناسیۆنالیستی خۆی بکە بڵێ ها ئێوە ئەوە قاچێگەی ئێمە نەمانداوە لە سەردەمێک کادراوە ئێمە خەریکە وەریەگرینەوە و بچووکیشە وابەستەیەکی گەورەی هەیە بە وێزگەکانی شیرینکردنیاو و مەساحەکەشی بچووکە و لەگەڵ کۆمەڵی هەیە ئەجا بەحرێنێکێکە لەو دەوڵەتانی وڵاتێکی داخراوە و عەزلە لە ڕوویینەوانێ بە تەواوەتی لەناو ئاوایە یەک پرد هەیە کە بەحرێنە بەسێتەوە بە سعودیەوە کە پێوتێ پردی مەلیک فەهد چەند جارێکیش لێ دراوە ئێرانەکان کە لەو پردەی مەلیک فەهدەیەن بە بەردەوامی هەموو وڵاتانی کەنداوەکەونە مەترسیەوانێ مەترسیەکەش ئەوەیە لە دیارە ئێرانەکان هەنێ کودەتایەکی سەربازی بکەن لەناو بەحرێنە بۆیە لەو پردەیە ئێوە ڕێگای مواصلات لە بینی سعودیە و بەحرێنە بە بەقرتێنێ بۆی هەموو جارێکە لەو پردە ئەدرێ ینی تا ڕادەیەکی زۆر هەموو وڵاتانی کەنداوچنە ئاستی ئینزارەوانێ ئەم بەنسبەتی بەحرێنەوە ئەردەن ماوە باشە دەخولەکەمانەوە ئەردەن بۆچی بڵێن ئەردەن پەیوەندی بە بنکەکانی ئەمریکا بە ئاسایی ئەنی ڕێ خۆشکردن بۆ قۆناغی داهات بۆ وەریشەکانی سەر ئیسرائیل چییە؟ ئەردەن بۆ ماوە بۆ بردومان نەکرێت بڵێ باش سیکە قۆناغی یەکەم کە جەنگ دەستی پێ کرد لە شەڕی 12 ڕۆژەشەوە و لە دوایەوە لە شەڕی 30 ڕۆژە و لەم گەڕەکە شەڕ دەستی پێ کردووە ئەمریکیەکان چەند استراتیژێکیانێ ڕاستە غەڵەتی و حاسەباتی ڕووی داوە بەڵام تەوەقوفێکەکە ڕاوەستان دێگەکات و ئێوێ هەڵەکان چارەسەرکە بە جۆرێکە بێتە پێش پێوتێ گۆڕانی فۆرمی شەڕ ینی شەڕەکە هەر بەردەوامە لە ڕێگەی دانوستانێکەوە تەوەقوفێکەکە هێزی زیاتر دێنێ کەلوپەلی سەربازی زیاتر دێنێ کۆ ئیستقراری سەربازی زیاترەکە ڕادار ئەمانە بۆیە ئەم گۆڕانی فۆرمی شەڕە لە هەموو جەنگێکا شتێکی ئاساییە ئەوان کە لە سەرەتاوە جەنگیان دەست پێ کردووە ئێرانیان لە هەموو محورەکان تا ڕادێک گەمارەوە داوە واژنیە لە هەموو دەوڵەتە عەرەبیەکان نزیک بە 11 بنکەی فەرمی ئەمریکا هەیە لەم ناوچەی ئێمە هەر لە بنکەی مەسەلەن شێخ عیسا لە بەحرێن مەسەلەن بنکەی شازادە سوڵتان ئەوانەی ئەردن کوێت کە باسمان کرد لە ئەردنیژی چێک لە بنکە گەورە جوستیەکانی ئەمریکا هەیە کە پێوتێ بنکەی شەید موفەق سڵتی یا ئەزرق هەردووکی شانی پێوترێ ئێرانەکان لە ڕێ ئەم چەند جەنگەوانێ بە شێوازێکی قۆناغ بە قۆناغی ئەمە باسی چیمان کرد لەو کاتەوە باسی ئەوەکەین ئەڵێن جەنگی ئێران پلەبەندیە پلیکانەیە قۆناغی یەکەم بیرم دێ سێم ڕۆژی جەنگ بوو لێرە باسمان کرد وتمان ئێران خەریکی کوێرکردنی چاوی ئەمریکایە خەڵکێک گەیوە جا
باگۆچان بگرێ بەدەست ینی ئەوە شتەکان بۆ جۆرە تەماشاکرێ بەڵام ئەوە بوو قۆناغی یەکەم لە ڕادارەکان دراوە دوای ئەوە لە سیستمی بەرگری دراوە دوای ئەوە لە بەهێزترین سیستمی ئەمریکا کە هەیبوو لە منتیقەیە سیستمی ساد بوو سیستمی تادی ئەمریکی کە مستەوایەک لە پاتریۆت بەرزترە لە ناو طبقەی هەوا بەرگە هەوا بەرەوسرە ڕکابی موشکی بالستیکەکە ئەوە بوو لە چەندانەیەکی درا دوای ئەوە ئەمریکا چەندانەیەکی بوو لە کۆریای باشوور و لە وڵاتانی باشووری ڕۆژهڵاتی ئاسیا ئەوانش یەنا لەوانەش درا ئەمە مەرحەلەی یەکەم قۆناغی دووەم کە دەستی پێکردوانێ لەم 13 ڕۆژەیە ئێرانەکان لە چی ئێن لەو خۆناغی هەناسە وەرگرتنی کە ئەمریکا لە مودەی ئەم مۆڵەتەیە کە نزیک بە چەند مانگێک چی هێزی تازەیان هێنابوو سیستمی ڕاداری تازەیان هێنابوو چەکی تازەیان هێنابوو ئەو ئۆڤێرهاڵی کە ئێمە باسمان کرد ئەمانوت ئۆڤێرهاڵ ئەستەمە لە هەفتەیەکا بکرێ بەڵام 2 مانگ بۆ 3 مانگ مدەتێکی کافیە بەڵێ خۆ ئامادەکردنەوە هەڵەکانت چییە مەسەرەن هێزێکت هەیە هیلاکە بینەریتەوە هێزێکی کە بێنیان کە شتێکی جەنگی کەرەستەی لۆجستیکی سەربازی لێبراوە ئەوانەی بۆ بین خۆمان لە کاتی جەنگا ناکرێت ئەمە چی بکات دوای ئەو لە قۆناغی بتوانێت ئەو مەترسیانە تۆزێک وردە لە سنوورەکانی خۆی دوورخاتەوە لە سەرەتا لەکوێتەوە دەستی پێکرد چۆ بۆ بەحرێن چۆ بۆ ئیمارات ڕۆشتۆ بەرەو خواردارادەیەک بەرەو بەندەری فوجەیرە بەرەو یان بۆ ئاوا بەداخەوە لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە ئێستا لە کوێایە تقریبان لە ئەردەنایە لە چی ئەدا لە سێشتەدا لە هەموو ئەم ناوچەیە بەڵام بۆ گەشتۆتە ئەردەن پێشتر ناگەشت لە سێشتەدا یەکەم لە هەموو ئیستقرارێکی هێزی تازە کە دێت لێدا لە هەموو کۆبوونەوەیەکی چەک و تەسلیحات و سیستمی ڕاداری تازە دێ لێدا لە هەموو بنکەیەکی ئاسمانی کە فڕۆکە و تەکنەلۆژیای ئەوە و فڕۆکەی ئاواکس و ئاپاچی و هەشتێکی تیابێ لێدا بۆ لەم سیانادا بۆی قۆناغی هێرش بردن مەرحەلەیەک دوورتر بخاتەوە لە سنوورەکانی خۆی ئێستا کە کار گەشتۆتە بنکەی شەهید موفەق سەڵتی لە ئەردەن هۆکارەکەی ئەوەیە کە تا ڕادەیە توانیوێتی سەرکەوتوو بووە لە ناوچە نزیکەکانی خۆی ئەگەر بە لە 100% کۆتایی بە مەترسیەکان نێنێ مەترسیەکە چەند قۆناغێک دوورتر بخاتەوە کە بگاتە بنکەی شەهید موفەق سەڵتی ئەمە یەکەم لە ئەردەن دوو هەمینیان بەشێکی زۆری ئەوانەی کە پسپۆرن لە بواری استراتیژی سەربازی باس دەچیەکەن ئەم بنکانی ئەمریکا وردە بەرەو دۆخێ گەڕوا کە توانای سوود لێوەرگرتنی سەربازی بە شێوازێکی کامڵ نامێنێ یعنی تۆ کە چەند بنکەیەک ڕادارەکەی لێ بدرابێ سیستمی بەرگریەکەی لێ درابێ سیستمی پەیوەندێکی لێ درابێ بۆ نمونە نەتوانی فڕۆکەی تیاڕا بگری وەکۆی شازادە سوڵتان لە سعودیە نەتوانی تیاری ئاڤاکسی تیاڕا بگری نەتوانی F-15 و F-16 تیاڕا بگری ئیتر ئەمە لە مەسەلەی بەکارهێنان ئەڕواتە دەرەوە ماوە سەرباز لێ ماوە تەسلیحاتی لۆجستیک هەموو شتێک ماوە هەر کاتێکی ئەمریکا بێت تا ڕادەیە کە توانێت ئەمانە ئۆڤێرهاڵ کاتەوە بەڵام ئەلم قۆناغەیە بۆ ئێران مەرحەلە بە مەرحەلە دووری خاتەوە لە موفەق سەڵتیە بە هەمان استراتیژ لێدا بۆ دوورتری خاتەوە ئەو بە جۆرێک کە ئەمریکا هاتبوو کۆتایی بە ئێران بێنێ ئێران لە یەکەم ڕۆژ ئەیوچی ئێوە بێ لە ناوچەکە دەرچن ئێستا جۆرێک لەو پرۆسی دەرکردنەیە بە نەروی وەکو پاڵنان بۆ بردنەوەی بۆ ناوچێ بردنەوەی بۆ ناو ئیسرائیل ئێستا کە ئەوەی کە باز دەکرێ مەگری گۆ قسێکی زۆرجانی هەیە باسی شتێکەکە ئەلە ئیسرائیل لەگەڵ ئەوەیە بوو نەزمێکی منتیقەی دروستکە ببێ بەیچێک لە جەمسەرەکانی هێزلانی کەم لە ناوچەکەیە بەڵێ سیستمێکی نوێی ئاسایشی ئابووری اقتصادی هەم بێ بە داڵانی ئابووری هەم بێ بە داڵانی ئەو پەیوەندی ئیبراهیم سڵحی ئیبراهیمەمانە ئەڵێ ئێستا خۆی خەریکەیە بە بنکەیەکی سەربازی ئێستا ئەمریکا هەموو تەسلیحات و بنکەی سەربازیەکانی و بەشێکی زۆری هێزی لۆجستی خۆی ئەگوازێتەوە بۆ فڕۆکەخانەی بنگۆریۆن بەڵێ و لە بەندەری حیفا و لە ئاوەکانی دەرای ناوەڕاستەوەی کە کەناراوەکانی ئیسرائیل لەوێ وەستاوە یعنی بە تەواوەتی دوورکەوتۆتەوانێت جا ئەمە لە ڕووی سەربازیەوانەی کۆمەڵە گرفت بۆ ئەمریکا دروستەکە پێشتر لێ کاتا لە بە یەک استراتیژێکی هاوزەمان لە چەند دەوڵەتێکەوانەیە لە چەند خۆڵی جیاوازەوانەیە هێرشیە کرد ئەمە یەکەم دووهەمینیان وەڵامەکانی ئێران چەند شوێنێکی جیاواز هەم بەرپەرچیانەوانەیە هەم کۆنتترۆلیانە کرد هەم ئەکرات تەنەبوعات و تەحلیلەوەیان بایەتێ لەکوێ ئەکەوێتە خوارەوە ئێستا کە دوورەکەوێتەوانێ ئەمریکا یەک شتی بۆ ماوەتەوە پێوترێت داڵانی یان کۆریدۆری ئاسمانی بۆ هێرش بردن بۆیە تۆ ئەبینی ئەم هێرشانی لە جەنگی 13 ڕۆژەیەکری هەموو هێرشی ئاسمانیە بۆ نەبڵێ وەڵام هێرشە لە ئودەیدەوە کراوە یا ئەم هێرشە بۆرم لە شەید لە بنکەی موفەق سەڵتیەوە کراوە ئەم هێرشە لە فڵان شوێنەوە کراوە یا ئەم هێرشە بۆ منە لە کەمپی عەریفجانەوە کراوە لە عەلی سالمەوە کراوە نه بە جۆرە دوورخراوەتەوانەیە بە کۆریدۆرێکی ئاسمانی بێنە سەر ئاسمانی ئێران و لێ بدرێت ئەمە قسەیەکی معروفمان هەیە لە زانستی سەربازیە ئەڵێ هەموو موشەچێک یا هەموو ساروخێک یا هەموو گول لە تۆپێک کە ئەتەقەیە لە جەنگە ئەگەر ئامانجەکەی خۆی نەپێکێ
قوتابخانەیەکی سەربازی لە دوای خۆی بەجێ دێڵێ دەرسێکی سەربازی لە دوای خۆی بەجێ دێڵێ لە سەردەمی فەرماندەی پێشووی هەواڵفەزای ئێران ئەمین عەلی حاجی زادە تێزی ئەمنی ئاسایشی ئێران چی بوو ئەوە بوو بتوانن ئیشباعی ئاسمانی دژمن بکەن یعنی ئاسمانەکەی کوبتوانن تێر بکەن لەگەڵ ڕێزم یعنی بەڕێژەیەشی ئەوەندە زۆر موشک و درۆن و کروز و موشکی کروز و ئەمانە بەرنە ئاسمانەکەی تا چەندانەیەک بتوانێت تێپەڕێ بە سیستمی بەرگریەکە نیە ئەمە تێزەکە بۆ خۆشیان وتوانە لە چەند شوێنی شاوتوانەوە مەجموعەی کوڕاساتی عسکەری شانێ باسییان کردو بە مروری زەمان کە هەم بەشێک لە ڕادارەکان لێ ئەدرێ کە ئەمانە توانێت قەرەبووکردنیان لە ساڵ و دو ساڵی شانیە بۆ منەوە ڕادارەی لە بەحرێن لێ دراوە بای 1 ملیار دلار ینی بە ڕۆژێک و دوو ڕۆژ ئەسان پارەکەشی ئەگەر گرنگ نەبێ پێویستی بکاتەوە پێویستی بە ئاسایش و استقرارێک لە ناوچەکەیە بۆ ڕادارە دابنرێتەوانێ نیە ئەمە لە ڕووی زانستی سەربازیەوانەیە کە ئەو دۆخەی دروست کردووە باش کاتمان کەم هەوە پێ چوار خولک باسی شتێکت مابوو لەسەر ئەردەن لەسەر بەڵێ ئەمە لەو استراتیژیە بە دوورخستنەوە باش ئەمە یەکەم دوو هەمینیان لە ئەردەن ئەم تەحلیلە زۆر بهینە من خۆم زۆر ینی ئەوەم پێی زۆر قەناعەتم پێی هەیە ئەردەنێکێکە لەو دەوڵەتانەی ڕێژەیەکی زۆر فەڵەستینی هەیە فەڵەستینیەکی ئاوارەی زۆر لە ئەردەنا هەیە لەسەر 2 ملیۆن و 3 ملیۆن کەسە باشە دۆخی غەزا و ئەم دەستدرێژیانەی ئیسرائیل کە ئەم چەند ساڵی ڕابردوو کردوێتی و بە تایبەتی مەسەلەی غەزە بوو بە شتێکی ئینسانی گەورە لەوە دەرچوو مووقفێکی محریز بوو ئەم دەوڵەتانە خۆی دروستەکە کە لێیانەیە ئەمە یەکەم ئەم کە بێنە بەرچاو کاردانەوەی دەوڵەتی ئەردەنی زۆر زەعیفە ئەردەن ئێوێ بە هاونیشتیمانی خۆی بڵێ ئەمە پەیوەندی زۆر بە منەوە نییە ڕاستە خاشی منە بەزم بکەی شەمریچیە بۆ لە بەرێگە زۆر بەڕقی وەڵام باتەوانێ ئەم 3-4 ملیۆن هاونیشتیمانی خۆی کە ئەردەنین بەڵام بەڕەگەز فەڵەستینین ئەکرێ ئەمانە دۆخەکە لە کۆنتترۆل دەرچێت چۆکو خۆپیشاندان چۆکو کودەتا چۆکو پەڕینەوە بۆ سنوورەکان بۆیە دیقەت بە جەبهەی لوبنانی ئەو خابوونەوەی کە بەخۆی ئەبینێ ئایڵزامیر سەرۆک ئەرکانی جێش باسی ئەکا ئەڵێ ئێمە 3 ساڵ لە جێشان لە جەنگین ماندوون احتیمالی شکانی ئەو دیوارە ئاسایش و بەربەستیانە هەیە کە دروستمان کردووە لە باشوور و لە ڕۆژاوای وڵاتەکەمان بۆیە پێویستمان بۆ هەیە جەبهەی لوبنان تەضعیف بکەین و ئەو هینە بگەڕێنەوە بۆیە و ئەو ڕووداوی کە لە دوێنێ پێرە ڕوویدا ئەوەی کە هاوڵاتێکی فەڵەستینی چەکەکە وەرەگرێت و چەند نەفرێک ئەکوژرێ بەداخەوانێ ئەو بۆ واگەڕێتەوانێ و ئەکری ئەم دۆخە لە ئەردەشە وەتە ئێرانیەکان ئەمە ئەگەڕێنەوە خاڵی یەکەم ئێرانیەکان ئەم سێ دەوڵەتیان کە دەستنیشان کردووە ئەم دەوڵەتانە خاڵی لاوازیان هەیە بەرامبەر بە دۆسی فەڵەستینی و ئێران بە جۆرێک لە جۆرەکان دنەی هاوڵاتیەکانی ئەم دەوڵەتانایە وەک هەر یەکێک لەمانە کە بە جیاواز باسمان کرد ئەردەن کوێت بەحرێت باشە دوو خولەکمان ماوە ئێمە فریای هیچ نەکەوتینە بزارە بەس فرای ئەردەن و باشە لەسەر هورموز داهاتی هورموز دیارە چۆن بەرەوە دەبرێت ئێستا یاخود ئێساندێک میدیا باسی هێرشی زەمینی بکرێ نازانم ئۆپەراسیۆنی تایبەت بکرێ بۆ ئێران ئەوە بە دوور دەبینی چۆنە ئەزانین ئێمە یەک مشکلێکی کەمانەیە ئێمە هەر راپۆرتێ دەرەچێ هەر ڕێک ڕاستەوە خۆ نەسەن راپۆرتەکەی فۆکس نیوز زاهینی هەر کەناڵێکی ئەمریکا هەر وڵاتێکەکەی هێنی تەرجمەیەکەینەوە وازانینەمەی تشتێکی زۆری میتم خەڵکەی نازانێت خەوان نابێ یعنی بۆ نمونە لەم ڕۆژان چەند ڕۆژەی پێشوە مەسلەی شاخی کوڵنگ ئەوەی کە کوڵنگی گزڵە کات ئەو شاخی کە ئەمریکەکان ئەڵێن بەترسی ئەومان هەیە سانترفیوژەکان برابێتە ئەوێ و ئەبێمە هێرشکەینە سەری و ئەم شتانە وەکو فۆردۆ نەتەنز وایە بەڵام گرفتێکی قوڵایەکەی لە نەتەنز زیاترە لە نەتەنز لە فۆردۆ ئەوانە زیاترە کە ئەم بابەتە ترجمە کرایەوە لە ناو میدیای ئێمە عەرەبەکان مشکلەیەکیانێ هەموو شتێک تەعریب بکرێ ینی ناوەکەی یەکەم عەرەبی لە کاتێکە ئیسمی مەکان ناگۆڕدرێ کوڵنگ لە زمانی فارسی ینی پاچ باشە عەرەبەکان هاتن ناویانە جەبل الفەئس لە کاتێکە بە زمانی عەرەبیە فەئس یعنی تەور میدیای کوردی ڕێک جەبل الفەئسەکەی هێنا تەرجمەی کردەوە ئەخ لە کاتێکە ئێمە دایمە وتومە ئێمە ئەتوانی ئەومان هەیە بەشی ئەوە هەم توانین تەحلیل بکەین هەم توانین تێبگەین چی ڕوو ئەدا بۆ ڕوو ئەدا و تێگەشتێکی کوردیانەمانە بێ استراتیژێکی نیشتیمانیمانە بێ ئێستا ئێمە ئەم قسانە کە ئەکرێ یا هەر کوردێکی دڵسۆز کە قسەیەک ئەکا نەدژایەت هیچ بە هیچ جۆرێک دژایەتیکردنی ئەم قەوارەیە ئەم هەرێمەیان هیچ شتێکیکە نییە ئێمە ئەمانەیە تێبگەین کە چی ڕوایە بۆی خۆمان ئامادە بکەین بۆ ئەو ئەگەرانە کە ڕوەدا ئێمە ئەم دەوڵەتانە بەشێکیان 9 بۆ 10 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە هەناردەیان هەیە ئەبینی خاکیان لێ ئەدرێ یەکی چووکو سعودیە یەکی وەکو کوێت گەورەترین ئیستقرار و ئیسکانی هێزی ئەمریکی تایە بۆ ئوسلوبە لێ ئەدرێت توانای وەڵامدانەوەشی نییە ئێمە کورد لەم قۆناغە لەم زەمانەیە
ڕوبەرووی یەکێک لە گەورەترین تەحەدیەکانی مێژووی خۆمان بووینەتەوە یەکێک لەو شتانی کە زۆر پێویستمانە تێبگەین کە چی ڕووادا و هەر کەسێکیش کە قساکە ئەگەر نیەتەکە نیەتێکی مخلیسانە بێ بۆ کوردبوون بۆ تێگەشتن بێ ئەبێ ئەمە پێمان خۆش بێ ئەمە ئەم دابەش بوونە ئێستا تۆ تەماشاکە هەموو دەوڵەتانە لە قۆناغی ئاوە چارەنووسازە یەکەگرن ئەگەر دابەشبوونیشیان هەیە یەکەگرن بەداخەوە ئێمە ئەم جنگانە نابێتەوە کاری یەکگرتنمان لە کاتێکە پێویستمان پێ کاتنەوە بەس چی چاوەڕێ دەکەیت لە گفتوگۆ بێ شەڕ بە اینجا هورموزیش ئاسایی دەبێت تۆ بەڕێوەبرنی چۆن دەبێت ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم هورمز زۆر ئەستەما ئاسایی بێتەوانێ لەبەرەوەی ئەگەر هورمز ئاسایی بێتەوانێ ئێستا کە جەنگ لە کەنداوایە و کاتە جەنگە ڕاتە ناو تارانەوانێ ئەمە یەکەم وەک باسمان کرد کە بنەمای هێرشکردن بۆ بەردەوامی کردەی سەربازی لەلای ئەمریکیەکان مەسلەی بەهای گیانی سەربازی خۆیانە لەگەڵ بەهای ئابووریا بەهای گیانی سەربازی خۆیانیان پێ کۆنتترۆل کراوە کۆنتترۆلی شێکن لە داهاتوە توانای ئەوەی هەیە بۆ نمونە ئەمریکەکان بودجەی سەربازیان 1 تریلیۆن دلارە توانای ئەوەی هەیە 10 ساڵ لەسەر کەشتی فڕۆکە هەڵگرت جەنگکاوە بەردەوام بێ ئەوەی کە گوشاری بۆ ئەمریکا هێناوە کارتە ئابوووریەکانەوە کارتە ئابوووریەکانیش لە ڕێگەی گەری هورمز و بابلمەندە بۆ هەیە بەس پێچی شەڕ و ئەوە هەر بەردەوام بێ ئاشتیان چۆن وەڵێ استراتیژی ئەمریکا استراتیژێکی چۆنە بازنەیەکی داخراوە شار ئاشتی دووبارە شار دووبارە ئاشتی جۆرێک لە گۆڕانکاریکردن لە استراتیژ لە فۆرمی جەنگی خۆتا ئەوەی کە ئەوان پێڵێن کوشتن لە ڕێگەی استراتیژی هزار چەقۆوە هزار چەقۆی یەکەمی لە سووریا مەسەرەن دەست پێ کردووە لە حیزبوڵا دەستی پێ کردووە هاتووە لە جەنگی 12 ڕۆژە لەش جەنگی 35 ڕۆژە ئەوە دەستی پێکردەوە ئێستا دیسانەوە 35 مەسەرەن 14 ڕۆژ جەنگی کردو دیسانەوە ئەوە ڕای بگرێت دەست پێ بکاتەوەی هەڵەکانی خۆی چاکە جۆرێکی کەیمکاوە بکرێ هاوپەیمانی و ئیجماعێکی جیهانی دروستکە چونکە ئەمە کارتێکی دوولایەنەیە و ئەکرێ داخستنی ئەم گەروە مێزەکە قڵب کاتەوە بەسەر ئەو لە وڵاتەیە کە دایخستووە و جۆرێک لە ئیجماعی عالەمی دروستکات چونکە 2000 کارتی هورمز هەموو دەوڵەتانی ژیان ئێمە لە سلێمانیەوە ئێمەشی خستۆتە ژێرگوشارەوە بەبێ جیاوازی هەموو دنیا ئاخاتە ژێرگوشارەوە سوپاس دەکەین کە هاتووە عومەر لێ کوڵە لە ئاسایشینەوە خۆشحاڵ سوپاس بۆی بنێرانی بڕای سوپاس بە هۆکارانم خواتان لەگەڵ